گفتوگوی ئەمڕۆمان ئەم شەو سعات 6 بڵین شەو بڵین هێوارە بە کاتی کوردستان دوایین یاری مۆندیالی قەتار بەڕێواچێ لە نێوان فەرەنسا و ئەرجەنتینا یارێکی زۆر چارە نووساز و چاوەڕوان کرا و ڕەنگە سەدان ملیۆن بگرات ملیار زیاتر لە سەراستی جیهان بینەری ئەم یاری ئەم شەو دەبن بۆ چاوەڕوانی ئەنجامی ئەم یاریەی ئەم شەوەن یاریەکی پڕ کێشمەکێش گفتوگوی لەبارەوەکەین یاریەکە چۆنە بێ پێشبینیەکان بۆ یاریەکە چییە هەر بەگشتی مۆندیالی ئەم ساڵ 2022 قەتار مۆندیالێکی چۆن بوو لە ڕوانگەی شیکەرەوانی وەرزشی داوەرانی وەرزشی ئەم بابەتە گفتوگۆکەین لەگەڵ هەرێک لە بەڕێزان کاک نۆرۆز شێخ عوسمان کە بەڕێزیان شیکەرەوەی وەرزشین هەروە کاک دارا جەلال وەرزشکار و داوەری وەرزشی سڵاوتان لێبێ زۆر بەخێر بێن سەرچاو پێم خۆش هەرێکەشتان بۆ خۆتان هاندەری شوێنێکن دوایی بەهەسێکەین کاک نۆرۆز لە تۆ دەست پێ بکەم مۆندیالی ئەم ساڵ مۆندیالێکی چۆن بوو بەگشتی بێگومان زۆر جیاواز بوو کاگڕانکۆ ینی مۆندیالی 2022 جیاواز لە مۆندیالەکانی کە یەکەم ینی باگراوندی سیاسی تێکەڵکرا یەکەم جار بوو کە لە وڵاتێکی عەربی ڕێگەخرێ لە وڵاتێکی ئاسیایی و عامەتەر ئاسیانە عەفو عەربی منطقەی کەندا و بەتایبەت چونکە زۆرینەی گیان لە دژیۆ بوون لە کەندا و لە وڵاتێکی بچووکی بەتایبەت وکو قەتەرە ساز بکرێت کە لە کاتێکە هێندەی سلێمانی نابێت باگراوندی سیاسی تێکەڵ بە مۆندیالەکە کرا بوو بە تەحەدایەک لە نێوان عالەمی عەربی و وڵاتانی جیهانیە و جیاوازێکی کەشی لەوەیە بوو کە ناوچەی یاریگاکان ئەوە هێندە نزیک بوو زۆرینەی یاریەکە ینی بڵێن هەندەران کە هاتنە وڵاتە لە بری یاریە ئەتوانی سێ-چوار یاری لە ڕۆژەکە ینی ببینن پێم وابێ بە قسەی ئینفانتینۆ خۆی ینی کە ڕئیس ئیتیحاد ئەڵێ باشترین نسخەی ینی باشترین کۆپی و وەشانی مۆندیال بووە بە تاریخی تۆپی پێ لەبەر ئەوەی کە هەمومان نەزانین قەتار زیاتر لە 220 میلیارد دلاری لە بنیەی تاحتی و یاریگا و ئامادەکاری ینی بەسی ترین شت کە ڕوویە من چاوم لە چاو پێکەوتنی زۆرینەی هاندەرەکان بوو لە سۆق واقف کە لەوێ باسییان نەکریانود ئەمە یەکەم مۆندیالە ئێمە فلسێکمان لە هاتوچۆە بەکار نەخستووە لەبەرەوەی هەموو میترۆی ناو قەتەر بە بەلاش ئیشیە کرد بووی لەم یاریگایە بچی بۆ یاریگایشکە و غێری ئەوە بۆ نمونە وڵاتی ئەرجنتین بڵێن ئینێکی کرده بوو بڵێن ئاسانکاریشی بۆ هاندەرانی کرد و کە یانتوانی بە کارت پارەی بلیتەکان بڵێن بریتی فڕەکە ببڕن و بچنە ئەوێ کاتێککە هاندەرە گەیشتنە ئەوێ ئەحەبەسان لەبەرەوەی سێریانە کرد ئەوەی کە ئەوان بۆوان وتراوە ێزگار سعرەکان بۆ نوعانیە بۆ نمونە پیان وترا بوو کە من وڵاتێکی عەربی و وایە و کەلتوری وایە سێریانە کرد بەو نوعانیە ئامادەکاریەکان زۆر باشن ینی بەسیترین شت کاگڕانکۆ لە یەک یاریە خەلەلێک ڕووینیاوە لە یەک یاریەک لایتەکان کوژایەوە بەڵام بە خێرایی چاکرایەوە یعنی لە دەستپێکی یاری تا کۆتایی یاری من بابەتە ڕاضەکەی ناڵێم وەکو ئامادەکاریەکەی ئەڵێم بەتە حەداوە لە یەک یاریە خەلەلێ ڕووینەوە و هاندەرێک لە دەرەوەی یاریگا شەڕێک ڕووینەوە بەزمێک نەبوو ینی لە کاتێکە ئابینین لە هەموو مۆندیالێکە شەڕ و پێکدادان و نازام چی و ئەمانە یعنی لە ڕووی ڕێخستنەوە توانم بڵم پرفکت بووە زۆر جیاواز بۆ لە مۆندیالەکانیکە یەک نمونەی بەسیتی ترە پێ بڵم بۆ منە مۆندیالی 2026 لە ئەمریکا و کەنەدا و مەکسیکە کرێ یعنی ئەگەر سێ یاریە بکەیت لە واشنگتن سێ یاریە بکەیت تۆ ناتوانانی سێ یاری دووەم بکەیت کە لە مەکسیکە کرێ یا لە کەنەدا کرێ یعنی بە تایارەش بڕۆی بە 7 ساعت ناگەیتە ئەوێ بەڵام لە قەتار هەر گیانی ئینفانتینۆ خۆی ئەکرێ بڵێن ئەم شۆگەر مشارەکە بکە 84 یاریەکەی سێر کردو تایمی یەکەم لێرە بوو تایمی دوم لە یاریەکەی کە بوو هاندەریش زۆر بەیوا بوون ینی بۆ منە هاندەری ئەرجنتین یا بۆ منە هاندەری ئەڵمانیا هاندەری بەرازیل بۆ من لە منطقەی خۆر بوون یاری داهاتویان لە لوسیا لە بوو لە دەوحە زۆر بە ئاسانی ینی 20 دقیقیان پێچوو لێەوە هاتن بۆ ئەوێ بە میترۆ ینی ئەکرێ بڵم لە ڕووی ڕێخستنەوەی شێک بڵ باش زۆر بێکێشەش کاکدارە ئەم ساڵ قسە زۆر لەسەر لایانی داوەریەکرێ هەندێک تێبینی هەیە یاریەکان ئەم ساڵ مۆندیال ئەم ساڵ هەم کاتی زیاکرا و کاتەکان زۆرن بەڕاستی چێژێکی بارەکە بەخشیوە بەڵام هەندێک جارە لەن داوەرەکە بۆ نمونە بۆ فڵان یاری ئەوەندە کاتی زیاکراوی یایە دەمی یان ئەوترێ پەناتی بۆ ئەرجەنتینەکردن ینی پێم خۆشە تۆ وەکو داوەرێکی وەرشی قسە لەسەر شتێکی تەحکیمی مۆندیال کرد بەڵێ پێشەکی بە ناوی خوای گەورە سپاس بۆم دەرفەتە بەیانی کۆتا ڕۆژی مۆندیالی هەموو لایەک باش وەکو وەزانن ئەمڕۆ گەورەترین ڕۆژی تۆپی پێ لە 4 ساڵی ڕابردوودا لە دوای کۆتایی هاتنین یاری نێوان فەڕەنسا و کرواتیا ئەمڕۆ دوای 4 ساڵی تر بەم ڕۆژە شار بووینەوە کە
گەورەترین ڕۆژی تۆپی پێەیە، گەورەترین کارەساتی تۆپی پێ لەم ڕۆدا ڕوەدات، یعنی بە گەورەتر لە هەموو سەرجەم پاڵەوانێتی و خۆ لە ناوخۆیەکان و سەرجەم کیشوەرەکان بۆ ئەمڕۆ گەورەترین یاری تۆپی پێی سەر ڕووی زەویە بە سەرجەم کیشوەرەکان گەشتون بەم ڕۆژە. هیوادارین ڕۆژێکی نمونەی بێ یاریەک بێت لە ئاسی تمۆح و ئەو داواکاریانە بێ. لەسەر پرسیاری بەڕێزت باسی ئاسی داوەران لە کاسی عالەمە بێگومان چۆن سەرجەم هەڵبژاردەکان بە پاڵاوتن هاتوون لە کیشوەرە جیاوازەکانە هەمووی بە مەرحەلا گەشتون بەم قۆناغی کە بتوان یەکێ بن لەو 32 هەڵبژاردەیە بە هەمان شێوەژ ناوبژوانەکان پاڵاوترێک کراوە، پوختەیە کراوە، ئیختیبارێک کراوە بۆچی باشترین ناوبژوانەکانی هەموو جیهان کۆ بکەنەوە بە سەرجەم کیشوەرە جیاوازەکانە. ئەو ناوبژوانانەی کە بۆ نمونە لە ئەوروپا لە سەرجەم بەڕێوەبردنی خۆ لە ناوخۆیەکانی ئەوروپا لە پریمەرلی لە بۆندزلیگا لە کاریچۆی ئیتاڵی لە خولیانە پاڵاوەکانی ئەوروپا بە هەماهەنگی سەرۆکی لێژەی ناوبژوانانی جیهان کۆلیناو بە ماسیمۆ بۆساکای سویسری کە ئەمە بە دیراسی تەواوی ناوبژوانەکانەکەن بە تەسیق لەگەڵ لیژنەی ناوبژوانی شارەکانە وڵاتەکانە بە هەمان شێوە بۆ منەوە ناوبژوانانی لە ئەمریکای لاتینن لە بەڵێبەرنی یاریەکانی جامیلی پەردادۆسە یا خۆ لە ناوخۆیەکان بە هەمان شێوەی شوێنەکانی ئاسیا پوختیان کردووە بۆی باشترین ناوبژوانەکان هەڵبژێرن بۆ ئەم پاڵەوانتیان لەگەڵ ئەوەیشە کۆمەڵی ناوبژوانیان هێناوە کە بۆ منە تاز لە کیشوەری ئاسیا بۆ منە لە قەتەر چەند ناوبژوانیان کە تەنها یاریەکانی بەڕێوەبردنی ئاسیایان بردووە لەگەڵەوەیشە کۆمەڵی ناوبژوانی گەوریان هێناوە بۆچی ئەو ناوبژوانانەی کە یاری گەوریان بەڕێوە بدووە کە مۆندیالیان بەڕێوە بدووە خولیانە پاڵەوەکانی ئەوروپایان بەڕێوە بدووە یاری کلاسیکۆیان بەڕێوە بدووە یاری بەهێزەکانی خوڕی پریمەر لیگیان بەڕێوە بدووە یاخۆ تەعاملی گەوریان لەگەڵ زۆربەی یاریزانەکانە هەیە بۆ منە ئێستا بۆ منە یاریی گەورەی وەکو ئەمڕۆ پێویستی بۆیە کە ناوبژوانێکی گەورە بێ لە ئاسی یاریەکەیە بێ لە ئاسی لیورەمیسی و باپیا بێ بە چاوڕوونیان هەبێ نامۆژ نەبێ بەم یاریزانان لە ڕووی تەعامل و لە ڕۆی هەسەنگانەوە تەنها کاری ناوبژوانی تەنها بریتی نییە لە یاریەکدا بڵێ بڕیارێکی پەناتی لێبدا یاخۆ حاڵەتێکی تەڕ هەبێت تەعاملی لەگەڵ یاریزانەکان چۆن بەڕێکردنی یاریزانەکان یەکی لەم یاریانی کە زۆربەی قسەی لەسەر هاو بۆم یاری نێوان هەڵبژاردەی ئەرجەنتین و هۆڵەندا ناوبژوانێکی بەتوانێت یا بوو لە هۆزی ئیسپانی کە هەمومان ئەزانێت چی ناوبژوانەکە بەڵام نەیتوانێت چۆن تەعامل لەگەڵ ئەم یاریزانانەیەکە لە بەکارهێنانی کارتەکان لە تەعاملکردنی لەگەڵ یاریزانەکان لە مەنتیقەی فەنیە بینیمە هەر لە بیدایەتی یاریوانێ وەکو بڵێ کەوتە ئانی زۆر بەکارهێنانی ئینزار ئاعترازگرتن یاری ڕاگرتن هەر بیدایەت یاری ببینمان چوو بۆ لای واتر ساموێل مەساعد مدەڕیبی سکالۆنی تەنبیهی کرد دیماریای بۆ منە ساموێلی ئینزار کرد دیماریای تەنبیه کرد یعنی لە حاڵەتەکانە چەندی ئیشکال و کێشە و مشکلە ڕوویە حەکەم هۆکارە چۆن کاگنۆرۆز ئاماژی پێدا لە ڕێخستنی مۆندیالی قەتەر مۆندیالێکی زۆر نمونەیە زۆر پێشکەوتوترا من ئەڵێم حەچەنە مۆندیالی قەتەر لە ڕووی پێشکەوتنەوە لە ڕووی بەڕێوەبردنەوە لە ڕووی مەلعەب و یاریگاوە هاندەرەوە کار ئاسانی باش بێ ئەگەر ئاسی ناوبژوانان خراپ بێ باوەڕەکەم بڵم بەڵانسەکە یەتە خوارە بۆچی هەموو پاڵەوانەتیەک هەموو بتۆڵەیەک ناوبژوان یاریەک چێژ و خۆشی و متعاە بە یاریەکان بە هەماشی هەموو پاڵانتیەک ناوبژوان ئەتوانم ئەگەر ڕوویەکی سلبی هەبێ ناوبژوانە بەعام لە مۆندیالانی کۆتاییە بە حکمی هەبوونی ڤار تا ڕادەیەک کار ئاسانی کراوە بۆ ناوبژوان بۆچی ئەوتیپی ئەگا بە قۆناغی 16 بە حەقی خۆی سەرگی ئەوتیپی ماڵاوەیەکە بە هەماشە یاخود مەرحەلەکانی ئاخریش بۆ پرسیاری تهدیدی پرسیارەکەی بەڕێز بارسی بە ئاماژە بە کۆمەڵی شکل لەم مۆندیالەدا بەچاو هەموو پاڵەوانەتیەکان شتێ دروست بوو کە کاتی زیادکرا و کاتەکانی زۆرە 10 دقە 9 دقە 8 دقە بەراورد بە یاریەکانی مۆندیال خولیانە پاڵاوکار ئەمە جیاوازەکە بۆ چیە گەڕێتەوە پێشەوەی مۆندیال دەست پێکە کۆلینا سەرۆکی ناوبژوانانی جیهان لەگەڵ ماسیمۆ بۆساکە و سەرجەم ناوبژوان بڕیاری ئەویان ناوبوتیان یاری تۆپی پێ بریتە لە 90 خولەک پێویستە 90 خولەک لە یاریگادا یاری بکرێت تێگەی مەبەستی ئەو 90 دقیقە بۆ منە ناوبژیوان 2 ساعتی پێە ئەم ساعاتیان بۆ منە بەردەوام ئەڕوە ئەم ساعاتیان ئەوەستێت چەند دقە یاری ئەوەستێ بۆ منە بۆ ئیسابە بۆ خۆشی دەربڕینی یاریزان بۆ منە گۆڵەکە ئەچێت مەزانی احتیاطیەتە ناوە ئەچێت بۆ لای هاندەران ئەمانە هەمووی وەختن چۆن لە تۆپی دەستا هەمانە بۆ منە چەند جەمی 30 خولەکە ناوبژوانی کاژێرمان هەیە کە لەوێ چ دقیقە تۆ بەچێتە دەرەوە پەنجانێ بە جیازەکە یاریەکە ئەوەسێن ئەم مۆندیالێ ژوای لێ هاو کە ئەبێ 90 خولەکەکە یاری بکرێت لەگەڵەوەیشا بۆ منە جاوای 8 دقە بە 7 دقەی ئیزافیە سەیەکی بۆ بە 102 103 تاوی ناکە بێ ئەو 7 دقەیەش کە ئیزافیەیە ڕێ لە کاتی خۆیە یاری
بڕوە ئەمە هەروەکو بە چاوڕوونیە کە ئەبێ خۆش بێ ئەم ساڵ ژنانیش بەشداریان کرد بۆ یەکەم جار لە مۆندیال. بەڵێ ئەوە شتێکی هین بوو کە بتوانێت بۆ جاری شتێکی تازە بوو لە مۆندیال لە پاڵانتێکی وا گەورەیە ئەتوان بڵێم مۆندیال سەردەستەی سەرجەم پاڵەوانتەکانە سەردەستەی خەونی هەموو یاریزانەکانی ئێستا بۆ منە سەرجەم ڕاهێنەرەکان یاریزانەکان چی پاڵەوانتیان هەیە چی نازداویان هەیە بە فەردی بە جەماعی هەموویە گۆڕێتەوە بە بنەوەی ئەم نازناوە بۆ ناوبژیوانی چۆن تیپەکان تۆمۆحیانەیە بۆ ئەم نابژوانێت چی یاریان بەڕێوە بدووە لە مۆندیال لە خولیانە پاڵانەکان لە نیهایەکانی ئەوروپا یاخود لە کوبا ئەمریکا یاخود لە ئاسیا هەموو ئەگۆڕنەوە کە یەکێ بوو لەو نابژوانەی کە بتوانن لە مۆندیالە لە قۆناغی هەشتا یا چوارە یاخود یەکێ بوو لەو نابژوانەی کای یاریەکی مۆندیالیان بەڕێوەبرێت چونکە گەورەترین شانازی بوو هەموو ناوبژوانێت لە جیهانە کە ئەڵی فڵان ناوبژوانەڵێ یەکسەر ئەچێت لەسەر پرۆفایلێک و ئایا کاسی عالەمی کردووە ئەمە گەورەترین پێناسەیە بۆ ناوبژوان. دەست خۆش بێ کاک نەورۆز مۆندیال ئەم ساڵ مفاجعەشی زۆرتیا بوو هەر لە سەرکەوتنی هەڵبژاردی بەهێز و مەسەلەن ئیتاڵەتیا بەشدار نەبوو یان چەند مفاجەیەکتیا ڕوویە دۆرانی ئەرجەنتین بە سعودیا فاجعەی تری زۆرتیا بوو پێم خۆشە خۆت باسی بکەیت چەندە چێژە بەخشێ بە مۆندیالەکە بە یاریەکان تەکنیک ئەو تەکنیکێتیا کە تیا بەکارات ڕاهێنەرەکان یاریزانەکان چەندە جیاواز بوو بەراورد بە پێشوو طبعا هەر بەر لەوەی ئەو بڵم وەکو زیادەیەک بۆ سەر قسەکانی کاکدارە ئەم شەو سیمۆن مارچینیاک بڵێن داواری یاریەکەی ئەم شەوە کە پۆڵەندیە فیفا حسابی وایان کردووە لەسەر ئەم هەموو گلەیەی کە لە طبعا مارچینیاک 247 یاری کردووە ینی لە بەڕێوە بردووە نسبەی کارتی سووری 0.4 ینی زۆر کەمە نسبەی کارتی زەردیشی متەوەستە ینی وەکو کاکداراوتی ئەگەرێکی زۆر لاوازە وەکو لاهۆس بۆ نە 16 کارت لە یاریەکە دەرکەن لەبەرەوە دڵنیا بە هەوڵات تەوازنی لونەوە داوەرانەیە کە عسابی ساردە هەوڵە تەوازنی یاریەکە ڕاگرێ بۆی کە شتێک ڕوونەیە بڵێن سەبەبەکەی تاحکیم بوو وەکە ئەم دوی یاریەکی دانیمارکی بەڕێوە بردووە کە 2-1 بوون فەرەنسا یاریەکی ئەرجەنتینی بەڕێوە بردووە هەر کە 2-1 بوون یعنی تەنانەت لە نەتیجەکانی حسابیان کردووە نەتیجەکەی ئوسترالیا وەکو نەتیجەی ئەولابێ سەبارەت بە مەسەلەی مفاجەکان ئەمانەمە یەکەم مۆندیالە بەڕاستی ئەم هەموو مفاجئەتیا بینم عادەتەن من لێرە چەندی بەرنامەم کردویانە لەلا ئەو ستۆدیا باسنەوە کردو دائیمەن لە قۆناغی 16 بۆ 8 لەبیا مفاجئات زۆر ڕوویە ئەوەی تۆ تەسەوریەکەی مەرج نییە ئەو شتە دەرچێ ینی بۆ منە کاتێ بینی بەرازیل لەگەڵ کڕواتیاریەکە خۆی ئاسایی ینی مەرج نییە هەموو عالەم ئیتر تەسەوری هەڵبژاردەیەکی کرد ئەم هەڵبژاردەیەکەم بێ تەسەوراتە بەڵام لە ناو یاریگایەکە پێکار بەرامبەر پێکام شتێشکی ئەوەی لە مۆندیالەیە سەیرە جارێک نیە و دوان نیوسیانی ینی بۆ نمونە هەر مۆندیال دەستی پێکرد مفاجە سعودی ئەرجەنتین ئەوەی کە باوەڕ ناکەم ینی من ئێمە ینی بەڕاستی سەری لە هەموو ڕۆژنامەنووس و شیکەرەوەکە شرۆڤەکارەکانی شتێکگاوە ینی هیچ کەسێ نیە تەوەقوعی ئەوە بکە سعودی لە ئەرجەنتین بێت ینی بەڕاستی سعودی خۆشی تەوەقوعی ئەوەی ناکە تەنانەت دیاریزانەکان خۆشیان دوای یاریەکەوێنێتەوە هەرڤی ڕیناردی ڕایەنەریان لە دوای یاریەکەوتی ئەرجەنتینە گاتە نیهایی کاسەکەژە ینی خۆی زانی چی کردو لە چی بردوێتەوە زانی چ زەبەلاحێکی خەبەر کردوێتەوە لە پاڵەوانتیەکەیە لێرەیە ئەوەی سێر بۆ بڵاوانی بەرمونە کرواتیا بەرازیل هەمومان نەزانین ئێستا کرواتیا 2010 نیە ئاشمانزانی بەرازیل تاکو ئەم لەحزەش پێم وایە بەهێزترین هەڵبژاردەی بەشداری مۆندیال چۆنی ئەم فرقەیە و تەقەلوبەی کرد بەم تیپەیتر کردیان نەدەرەوە بەڕاستی ینی ئەمە جێی شیکردنەوەی ینی ئەگەر شیکەرەوەیەک بێتە سەر تەلەڤیزۆن باسی ئەو کا بڵێ وەڵام من تەسەور مەکرد فەرموو ئەساسەکەی چییە هیچ ئەساسێکنێ لە بەرەوەی کاتێک کە تۆ بەراوردی پێک هاتاکەی بەراوردی نەتیجاکەی بەراوردی ئەزمونەکەی سیرەکەی ئەم لالولا بەهێزتر بەڵام بەیاری بەونەوە دەرناچێت سەیرە ینی بەڕاستی ژاپۆن لە ینی من کاک ڕانکۆ دیقەتی شتێکەمەوە زۆر سەیرە ینی نەک هەر مفاجەکان نەتیجەکان کەس دەی تێ ناگەیشت ینی بەرمونە نمونەیەکی بەسیط ژاپۆن لە ئەڵمانیا باتەوە باشە کۆستاریکا لە ژاپۆنە باتەوە لە کۆتاییە نازانانی ئەزانین چۆنیان ئەم تیپە لەو تیپا باتەوە ئەو تیپە لەو باتەوە ئەمیش لەوێ بردوێنی نەتەزانی چیە بێز ینی تونس بنمونە لە فەڕەنسای بردوێتەوە هەرچەنە فەڕەنسا بە تەشکیلەی ئەساسیەوە بەڵام لە عینە کاتە تونس بە دوو فرقەی کە دۆڕاو فەڕەنسا لەو دوو فرقەی بردوێتەوە کە لەوانی بردوێتەوە عینە شت وارێکی ئەڵمانیا لە هەموو مەجموعەکانەوە شتە ڕوویەوە ینی نەت ئەزانی بەرام ینی تەقەلوباتی زۆرتیا بوو لە پڕا ئاسی هەڵبژاردێک لە قیمەیە بوو لە پڕا هاتە کۆتایی ینی چێژبەخش و بە ئازاری بەڵێ مادام نەتیجەکان بەلاتەوە مستعسی بوو ینی نەتەتوانی تەوەقوعتا کرد بەس نەتەتوانی لە 100% بیپێکی کەواتاکرێ بڵێم پڕ مفاجەترین مۆندیال بۆ کە تا ئێستا من خۆم لە نەوە بیرم
ئەمە یەکەم مۆندیالە بیبینم کە هێندە مفاجئەی بێ هێندە سێر بێ بەلامەوە حتا ئەوتای ساڵ یاری کۆتاییشە بەتە حداوی لەم ئەوەی کە ئاڵێ فلانی فلانی باتۆ لەسکی خۆی قساکە هاواسی یەکتری فەڕەنسا کۆمەڵک تایبەتمەندیتە با باسی یاریەکە بکەین کەواتە بینە سەر باسی یاریەکە ئەمشەو کاک دارا پێشبینی بۆ یاری ئەمشەو یاریێکی چۆنە بێ؟ بڵێ وڵی وەکو ئاماژم پێدا قورستین یاری کۆتایی مۆندیالە دوو پێکاتی جیاواز دوو وڵاتی جرهێز دوو خاوەنی دوو ئەستێرە هەر یەکەیان هەوڵەیە بۆ درێسی داهاتویان بێ بەسێ ئەستێرە لەسەر سنگی بلوسەکەیان هەردوو هەڵبژاردی ئەرجەنتین و فەڕەنسا گەیشتون بەم قۆناغە بە شێوازێکی ئاسایی نەهاتوون یەکەم بۆ منەتۆ لە ئەرجەنتینەوە سەیریکەی ئەتوانن بڵم هەڵبژاردی ئەرجەنتین هەڵبژاردی سعودیە گەیانە یاری کۆتایی مۆندیال بۆ حکمی ئەوەی هەڵبژاردی ئەرجەنتین 36 یاری بوو لە پاڵانەتی یاری دۆستانەکان و بتوڵەکانە نەدۆڕابوو هەڵبژاردی سعودیا لە ئیفتتاحی کاسی عالەمە ئەرجەنتینی بە ئاگا هێنایوانێ کە هێستا هەن فرقەیەکەن کە بتوانێت ڕاو بگرێ ئەگەر لەم گرنگی هەڵبژاردی ئەرجەنتین لە دۆڕانەکەی لە چیا بوو لە یەکەم یاریە بوو نەگەێشە بڵێ قۆناغێکی هەستیاتر لە یەکەم یاریە بە ئاگای هێناوە کە هەموو حساباتێ بۆ هەموو تی پێ بکات هەموو دقەیەک یاریەک گرنگی و تایبەتی خۆی بتوانێت چۆن تەعاملەکە هەر فرقی و بەجێگەی خۆی لەگەڵ گەورەکانە لەگەڵ وەسەتەکان لەگەڵ مامناوەندەکانە وەکو کاکنەوەز ئاماژی پێدا ناتوانانی تەقیمی هیچ فرقەیە بکەی بە حسابی پێکاتای مدەرنی یاریزانی سۆپەر بارزنە ئەو شتە نەماوە چی هەق بە یاریەیە ئەو 90 دقەیە کە لە یاریەکەی چێ ڕۆحیەتی هەیە چێ جوهدێکی زیاتر سەرڤەکە چێ هەلەکان زیاتر ئەقۆزێت و فرسەکان گۆڵی پێەکە چێ مەجانایە بە تیپی بەرامبەر چێ فەراغ دروست ناکە چێ دسۆزە چێ تمۆحە چێ جوودێکی زیاترە چێ کیلومەتر زیاتر ڕائەکە لە سەحەکە ئەو هەق بە یاریەکەیە وەکو پێکاتی بگرن هەڵبژاردی ئەرجەنتین باوەڕەکەی بڵم لە زۆربەی پێکاتەکەی لە زۆربەی پێکاتی فرقەکانی تر ئاز لاوازترە بە حکمی چی هەڵبژاردی ئەرجەنتین زۆربەی یاریزانەکانی لایەنە معتەریفەکانە نین کاکە لە خولی ئینگلیزیا بیگرە یاریزانێکی ئەرجەنتینی پێ بڵێ لە لیڤەرپوڵا بێ لە چلسیا بێ لە مانچستەرا تاکدیفاعیەکان هەیە تازە دەرکەوتووە لە مانچستەر ئەلڤارێسەیە کە احتیاتی هالاندە 10 دقە یاریەکە ئەنی لە ئەرسیناڵە تیان نیە لە بەرشەو ڕیاڵی یاریزانی ئەرجەنتینی تیان نیە لە خولی ئەڵمانیا لە بایر و دۆرتمۆند یاریزانی ئەرجەنتینی تیان نیە لە خولی ئیتالیا لە ئەنتەر میلانە لاوتارۆ مارتینزمانێ ئەم ساڵ ئاسی خراپە احتیاتە بە هەمان شێوە لە یوڤیا پارادێسی هەیە وەکو پێویست نییە دیماریا لە پێکان گەڕاوت ینی ئەم یازدوبەی یاریزانەکانی لایەنە احتیادیەکانە کە بڵێ بە مقارنە بۆ یانە گەورەکانانی بەڵام چی ئەوەی جیاوازە کۆی کوردنەوە ئەو ڕۆحیەتی هەیە ئەو جەماعەیە کە هەڵبژاردی ئەرجەنتین تێدا کۆ بۆتەوانێ پاشان لە سەر و هەمیانەوە لیونێر میسی کە ئەتوان بڵم قاعدێکی زۆر لەو پەڕی باشی کاتی خۆیەتی لەو پەڕی ئاسی خۆیەتی هیچ مدەڕی بێ هێندەی سکاوری نەیتوانیوە هێندە سوول لە میسی وەربگرێ میسیش نەیتوانیوە بەقەدەر ئەو هەموو ڕاهێنەری گۆڕی و بەقەدەر ئەوەی ئێستا لەگەڵ سکاوری هەست وەرگێ بە هەمان شێوە هەڵبژاردی فەڕەنسا ئەتوان بڵم پێکاتێکی زۆر کاملی هەیە بەڵام هەنێجار هەیە ئاسی جێگی نییە لە یاریێک و بۆ یارێکی تر جیاوازە لەگەڵ ئەوەشان نەهاتنی کانتی بنزیمە ئەمانە هیچ کاریگەری نەبوو لەسەر کەوی بڵێ هەڵبژاردی فەڕەنسا لەم چەند ساڵا دەستی گرتووە ئەتوان بڵم بەسەر تۆپی پێی جیهانیە بۆ منە لە دوای 98ەوە کە کاسی عالەمی لە بەرازیل بردەوە دوایەوە 2006 بە ئیتالیا دۆڕا دوایەوە 2010 بردەوە لە ئێسێرە گەشتەوە بەم قۆناغە ئەمە بە چۆنڵی بەشتێکی ئاسایی نەهاتووە بە دیشام کە خۆی وەکو یاریزان کاسی عالەمی بەرز کردوێتەوە وەکو ڕاهێنە بەرزی کردوێتەوە ئێوە جارێکی تریش ئەو ڕقەمە دووبارە و سێبارە کاتەوە کە بتوانێت کاسی عالەم بێنێتوانێت بەڵام لەگەڵەوەی ساعتوان بەراورد جیاوازە ئەگەر ئەم شۆ باپی لە شەوی خۆیان بێ ناتوانێت بتوانێت بە ئەکۆنەوە بە مۆلینەوە بە مۆنتێل ومانە بتوانێت ڕای بگرێت ئەگەر ڕۆحی بە حسابۆنەکردنی سکالۆنی نەبێت لەوشا میسیە کە زۆر مدەڕیبوتیان ڕائگرین ڕایەنەری کرواتیا ڤانگالی هۆڵەندا بەڵام لە یاریگایە وەڵامیایە ئەوەی کە گرنگە ئەو نەوە خولەکەیە بتوانێت چی هەق با بە یاریەکە چێ زۆرترین دەرفە دروستکە چێ غەڵەت لەم یاریانەدا غەڵەتی چۆڵی حرامە لە تۆپی پێدا لەم شۆ لەبەرچی هەر هەنگە هەڵەیەک هەنگاوی دوورەکەیتەوە لە کاسی عالەم خاستەم خەونە گەورەکەی هەڵبژاردی ئەرجەنتین کە لە 86 بێبەشن لە دوای ساڵی 93 تەنها یەک بتۆڵی فەرمیان بدووە میسی لە 2006 بەشداری مۆندیالە ئاخر ئەمەل و ئاخر ئەها وەرەقی ئەم یاری ئەمشەوە بە هیوایەوەی کە بیبن کاک لە ڕێزڕایتە لەسەر یاری ئەمشەو وڵی کاگرانکۆ نات بۆ پێم وتیاندەری هیچیان نیت هیچیانی من زوو ماڵاویم کردەوە بەڵام بێ ئەو ڕاستیەتە بگەین ئێمە ئەوەی کە بەدیم کردو سەبەبی زۆربەی مفاجئەکانیش بۆم هەڵبژاردە بچووکەکان
فێری ئەوە بوون بەرگری بکەن سیستمی پاسەکەی مۆرینۆ بەکارێنن ینی ئەم شەو خۆم کەسی یاریەکەی مەغریب مەکە چاوەڕی ئەو یاریە کراوە ناکە چاوەڕێ مەکرد کرواتیا بۆسێ مەغریب بۆسێ لە شوێنی خۆیان چاوەڕێکەکەن تا یاریەکە تەواو بێ و بە پەنارتیا دێگلایکەن ینی ئەم شتە دروست بۆ لە تۆپی پێ هەرچی هەڵبژاردەی بچووکە بچووکترە ینی بۆ نەک بچووکتریش کاتیوی بەرامبەرە بەهێزترە فێری ئەمە بوون تۆپەکە بڵێن لە بەرگری یاریکە بەرگری بە دوو خەتی بەرگری یاریکە بە مرتەدات بەم شێوازە ئەمە ئەو سیستمەیە کە لە تۆپی پێ هەموو تیپێکی لاواز وەسەد گەوراتوانێ بەکاری بێنێ ئەم شەو بنمونە ئەرجنتین ینی لە کۆتا یاریە وەساو لە ناو منطقەی خۆیان چاوەڕێکە تیبی ڕکابەر جم و جۆڵێ بکە کڕواتێ کە جم و جۆڵەکەت بە مرتەدە یاریەکەم لەگەڵتە فەرەنسا بە هەموو زەبەلاحی خۆی و لە تایمی دووەمە بەرامبەر بە مەغریب بۆ سیستمە یاری کردو ینی سیستمی وەرەوە ناو یاریگەی خۆت سەحبی تیبی ڕکابەرکە کاتێکە مەساحەت دروست بوو 20 مەتر 30 مەتر مرتەدەیە دروستکە و گۆڵی دێت لەسەر تۆمارکە کە ئەمە جاران زۆرینەی شیکەرە و هەندەران پیانەوە و طریقێکی خەبیسە ینی زۆر جار مۆرینۆ بەکارن طریقێکی ناشرینە ڕایەنەرێک تیپێک لە خۆی بێسەر بەم سیستمە یاری لەگەڵاکە ئەم شەو ئەوەی کە ڕوویە هەردوو تیپەکە لە ڕاکێشان و یاریکردن لە مەتقەی خۆیان نەوریان ینی بنمونە ئەرجنتین وەکو کاکدارا باسی کرد خاوەنی باشنی یاریکەرەکان نیە نەک زۆرینە لە سەدا یاریزانەکانی جگە لە مێسی پیانوترێ یاریزانی مامناوەند یعنی هیچیان نەزبی نجومی فەرقەکانیان نین بەڵام کێشەکە لەوایە خاوەنی مێسی کۆتا دەرفەتە یەک حملەی ئەعلامی گەورەی عالەمی هەیە نەک ئەعلامی هاندەری عالەمی هەیە هەچی هاندەری ینی جینیاک یاریزانی پێشووی فەرەنسا ئەم شەوڵێ لەگەڵ ڕێزما بە وڵاتەکەم فەرەنسی ئەسیلیشە ینی لەو فەرەنسیانە نیە کاڵە نەفریقین ئەڵێ بەڵام حەزەکەم مێسی کاسەکە بەرزکاتەوە یعنی تەنانەت جەماعەتی فیفا خۆشیان پیان خۆشە مێسی کاسەکە بەرزکاتەوە ئەم پاڵپشتێ گەورەیە کە بۆ ئەرجنتین دروست بووە ئەم هالەی کە دروستیان کردو لە چواردەوری ئەرجنتین بوو بەهۆی سەبەبێک کە زۆربەی کەس وا تەسەور کە مەسەلەن غەلوغەش بنا شتێکی وانە غەلوغەشیان بۆ بکرێ ئەرجنتین بە حکم بە هێزی خۆی گەیشتوتە فاینەڵ بەڵام پرسیارەکە ئەوەیە ئایا ئەمە ئیسفادەی لەکرێت لە یاری کۆتاییە تا ئێستا ئەرجنتین ئەو اختیبارانەی کردوێتی ینی مەسەلەن ئوسترالیا ئەو کرواتیا ئەمانە اختیباری یەکلاکەرەوە نەبوون ئەوەی ئەم شەو ڕوبەڕوێ بێتەوە فەرەنسا بە هەمان شێوە لە ناو یاریگەی خۆیان چاوەڕێ ئەکا کەی تۆ مەساحاتت دروست کرد دوو جەناحی بەهێزیە باپێ دێمبلی جیرو لەگەڵ گریزمانە من پێم وایە ئەم شەو ئەرجنتینە بێت تەرکیز کاتە سەر گریزمان نقطەی محوەری یاریکردنی فەرەنسایە چکە ئەو بۆ باڵەکان یاریەکە لە بەرامبەریشە ئەرجنتین سەر ڕایەوە یاریزانەکانی هێندە بەهێز نیە ئێستا ئەو کاکدارا باسی کۆنیا و مۆلینە ئەوانی کرد بەڵام ئەگەر بەو شێوازەی کە لەگەڵ تایمی دۆم لەگەڵ کرواتیا یاریان کرد مەحاڵە گۆلان لێ بکرێ ناڵێم با منەڵێم مەحاڵیشە بە زۆر قورسە گۆلان لەسەر تۆمار بکرێ ینی ئەوەی کە ئەم شەو چاوەڕێیەکرێ هەردوو لە ئەم یاریان وەکو یاریەکەی مەغریب و کرواتیا کراوە نابێت داخراوە بێت سەرف تاکتیکیە بێت لەلایەن سکالۆنی دیشامپۆ هەردوو ڕکابەر چاوەڕێواکەن بێنە پێشەوە لە یاریگە تەسەورەکەم ئەرجنتین بتوانێت یاری زیاتر بە تۆپۆ بکە بەڵام فەرەنسا لە مرتەداتە بە کوردیەکەی خۆڵێن ئامانی نیە لەبەر ئەوە بەرگری ئەرجنتین ئەو هۆڵە نیە کە بەرگریم تەقەدیم کە ینی بەرگریشی هاتە ئەوەی کێتە پێشەوە ئەبێ لە ناو منطقەی خۆیان بەرگریکە ئەگەر بێ بەرگری بکە بەرامبەر بەم هێرشانە لەبەر ئیمباپێ بە جیاواز بە پێچوانەی مێسی لەو نوع یاریزانانەی مەهارەی وایە پێویستی بە مەترێ 2 مەتر یاری تیا بکە بەڵام ئیمباپێ پێویستی بە 10 مەتر لەبەرەوە بێ لەسەرم ئاساسیاتانە یاریکەن بۆی کە دەستان خۆش بێ سپاس بەدەر لە شیکردنەوە بە یەک وەڵام ینی وەڵامم بنەوە ئەرجنتینیا فەرەنسا کاکدێرە بێگومان ئەرجنتینە لەبەری حەزم یەک ئیزافی بچووک بم لەبەرچی ئەم شەو میسی هەموو غەڵەتەکانی لە دوای 86 چی یاریزان کردوێتی چی ڕاهێنەر کردوێتی چی فەرزیان فوتان و ئەم شەو هەمی لەسەر ئەستۆی لێنە میسی و سکالۆنیە تەمەناگە ئێمەش وەکو هەموو هەوادارانەی تۆپی پێ میسی جامەکە بەرزکات و بووی تۆپی پێ ئەو نەبێ ڕەحم نەبێ بەرامبەر کاک نەورۆستۆ وڵای من هیچ پێشبینی ناکەم ڕقم لە پێشبینی و بەزەوە حەزەکەم بەدەر لە شیکردنەوە تۆ هەندەریچیان نیت هیچیان نیم نەوەڵا و مناڵم چاوەڕێی یاریەکی من بەڕاستی نە هەندەری مێسی نە هەندەری فەرەنسام بەڵام پێم خۆشە یاریکی خۆش بینم من بەو چاوەشەوە سەیریەکەم بە چای ئەو سەری ناکەم دەست خۆش بێ سپاس بەڕوونکردنەوەکان کاکدارا زۆر سپاس بامەدەبوونتان سپاس بە سانیارەکانتان خۆش